گروپی کۆمپانیاکانی ساوت کوردستان و شاری دایک پێشوازی لە ژمارەیەک خاوەن و نوێنەری نووسینگەی خانوبەری شارەکانی هەولێر و سلێمانی دەکەن. دوای ئەوەی لە سەرەتای 2022دا یەکەکانی نیشتەجێبوونی باڵەخانەی ئەیدا ڕادەستی خاوەنەکانیان کران و سەرجەم شوقەکانی باڵەخانەی ئەیانزاش کە ژمارەیان 111 یەکەی نیشتەجێبوون و پێنت هاوس بوون فرۆشران و بڕیارە تا کۆتایی 2023 و سەرەتای 2024 ڕادەستی خاوەنەکانیان بکرێن. دوای سەرکەوتنی باڵەخانەی ئەیدە و ئەیانزا شاری دایک دەستی بە دروستکردنی زۆنێکی نوێ کرد بە ناوی زۆنی سێ کۆچکەی بابانەوە کە خۆیان لە سێ باڵەخانی 46 و 47 و 49 نهۆمی دەبینەوە بە ناوەکانی نالی تاوەر و سالم تاوەر و کوردی تاوەر. یەکەکانی ئەم باڵەخانەیە بە نوێترین دیزانی سەردەم و کەرەستەی تایبەت دروست دەکرێن و بە شێوەی قستی مانگانی 100 مانگ دەفرۆشرێن. ساوت کوردستان گروپ لە ساڵی 2016ەوە سەرجەم پرۆژەکانی شاری دایکی گرتوۆتە دەست و گروپەکەش لەلایەن بەڕێز کاوە حاجی فایقەوە خاوەندارەتی دەکرێت کە لە دوای قۆناغێکی سەخت توانیان شاری دایک سەرپێ بخەنەوە و متمانە بۆ دانیشتوان و کڕیارەکان بگێڕنەوە. بۆ ئەوەی لە نزیکەوە سەرکەوتنی پرۆژەکانی ساوت کوردستان و شاری دایک ببینن ژمارەیەک نووسینگەی کڕین و فرۆشتنی خانوبەرە سەردانی شاری دایکیان کرد. لە سەرەتادا بەڕێوەبەری بەشی پەیوەندیە گشتیەکان و میدیای ساوت کوردستان گروپ باسێکی کورتی سەبارەت بە گروپەکە و هەموو پرۆژە و کۆمپانیاکانی گروپەکە بۆ ئامادەبووان خستە ڕوو. پاشان بەڕێوەبەری بەشی فرۆشتنی شاری دایک و بەڕێوەبەری ژمێریاری فلۆریاستی کورتەیەکیان لەسەر هەردوو پرۆژەکە بۆ میوانەکان باس کرد. دوای وەرگرتنی ڕاوسەرنج و پێشنیازەکانی میوانەکان لە نزیکەوە سەردانی شوقەیەکی نمونەیی شاری دایک و هەروەها کارە بەردەوامەکانی زۆنی سێ کۆچکەی بابانیشیان بەسەر کردەوە. شاری دایک ژیان لە نێو هەورەکاندا.